لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 127 لوانه كان تفسير قرآن بيروز بهم وخزمتان لما بس رزامندي خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولكم في القصاص حياة يا أولي الألباب لعلكم تتقون. بەڕێ خۆشەویستان، هەر لە ئاەتی پێشتر وەکو لەوانەی ڕابردوو لە خزمەتی دابوون خوای گەورە سوبحانە وتعالە باسی لە قیساس کرد، تۆڵەسەندنەوە، واتە کەسێک کاتێکەوە کەسێک بەناحەق دەکوژی ئەوە پێویستە ئەو کەسە قاتیلە بکوژرێتەوە بەو شێوەی کەوا کەسەکەی کوشتیە. طبعا قیساس وەکو باسمان کرد لەوانە ڕابردوو، واتە بەو شێوەی کەوا کەسەکەی کوشتیە، کەواتە نابی برایبی بکوژیەوە، نابی ئامۆزای بکوژیەوە، نابی کەسێکی نزیکی بکوژرێەوە. هەروها قیساس ئەوەیە کەوا فعلا ئەو کەسێکەوە قاتیلە بە فعلی ئەو بکوژرێتەوە. بەڵام شتێک کەشەیەکەوە لەوانەی ڕابردوو باسمان نەکرد کە پێویستە باس بکرێت، علەما هەمووی متفقن لەسەرەوەی ئەگەر یەک کۆمەڵە کەس هەر هەمویان شەریک بن لە کوشتنی کەسێک بەناحەق، شەرعەن هەر هەمویان دەکوژرێنەوە، شەرعەن هەر هەمویان دەکوژرێنەوە. ئەوە هیچ خلافی تێدا نییە لە بەینی عولەما، کەواتە ئەوەش لە ضمنی قیساسە، تۆڵەسەندنەوەیە. هەر هەمویان شەریک بوون لە کوشتنی کەسێک بەناحەق، هەر هەمویان دەکوژرێنەوە. ولكم في القصاص حياة أو قصاص أو تورسن وكخواي جور داينايا تي تيدا تفهم. ولكم في القصاص حياة يا أولي الألباب. تفهم لو تورسن وي بو عدالتي كخوا داينايا جياني تيدا لبوتان أي خاوني أولي الألباب أيواني كوا خاوني عقلا لب عقلا أو عقلا يكوزانا دفرمون كبهوا آرزو دانا بوشلا بي قلت لب لبروي ئەو عقلێک کە بە هەوا و ئارزوودا دەپۆشرێ شت بە حەقەتی خۆی نابینی. بەڵام ئەو کەسێکەوە عقلەکەی خالیە لە هەوا و ئارزوو، ئەوە شت بە حەقەتی خۆی دەبین. دەفەرمی لە تۆڵەسەندنەوە ژیانی تێدایە لە بۆنگۆ ئەی خاوەن عقلەکان. بەڵێ ئەگەر چی ظاهرن تۆڵەسەندنەوە تاتو کەسێک کەوا قاتیلە، کەسێک کە قاتیلە کەسێک بە ناحەق کوشتێ ظاهرن دەیکوژیەوە، ئەوە مردنە. بەڵام لە نەتیجەدا ژیانی لە بۆ کۆمەلگا تێدایە. لەبەرەوە ئەگەر بە تەواوەتی قیساس وەربگیرێتەوە، واتە تۆڵەسەندنەوەی بە حەق وەربگیرێتەوەی کە خوا داینایە سوبحانە وتەعالا، هیچ کەسێک جورئەت ناکاتن کەوا کەسێک بە ناحەق بکوژی ئەگەر مسۆگەربی لەسەر ئەوەی کەوا دەکوژرێتەوە. بەڵام کاتێکەوە ئەو تۆڵەسەندنەوەیە نییە لە غیابی قیساس، لە بلوانەیە کەسێک لە بۆ بەسیطترین شت، لە بۆ هەوا و ئارزوو، لە بۆ ڕقلێبوونەوەیەکی کەم، لە بە پارە و پولێک، لەبەر هەر ئەعتیباراتێکی دیکە کە مقابلەکەی مستحق نیە بە کوشتن دەچی دەیکوژی، لەبەر ئەوەی دەزانی قیساس نییە. لێیە ئەگەر قیساس پیادە بکرێ بەو شێوەی کە خوا دەیە سوبحانە وتەعالا قاتیلی بەناحەق بکوژرێتەوە، بە تەئکید خەڵکانێکی زۆر لە ترسی ئەو قیساسەی کە حەزی لە کوشتنی بەناحەقە دەگەڕێتەوە، لە نەتیجەدا ژیان لە بۆ کۆمەلگا دابین دەبی. وەلەکم فی القیساس حەیات، واتە لە قیساس و تۆڵەسەندنەوە جێبەجێکردنی ئەو قیساسەی ژیان لە بۆ کۆمەلگا جێبەجێ دەبیتن، ئەو ژیانی کەوا هەموو کەسێک هەستی تێدا بە ئەمان بکە. ئیترۆک گوتمان لە بۆچیە یا ئولی الئەلباب لعلكم تتقون، واتە ئەوانی کە خاوەن عقلن ئەوان هەست بەو ژیانەی دەکەن کەوا لەبەرچی ئەو قیساسە دانرایە، لەبەرچی ئەو قیساسە دانرایە. قیساس دانرایە لە بۆی کەوا ژیان پەیدا بی لە بۆ کۆمەلگا، لە بۆی ژیانێکی ئارام و پڕ لە ئەمن و ئەمان دابین ببیتن. ئەگەر کەسێک دزی بکە بزانیتن لەسەر دزی دەستی دەبڕێتەوە، جورئەت ناکەوە بە ئاسانی بچی دزی بکە. ئیتر ئیقامەی حدود ئەوەی کە خوای گەورە داینایە سوبحانە وتەعالا لە نەتیجەی ئیقامەی حدود، یعنی بەڕاستی زۆر کەسێ بەبێ ئینسافانە کاتێکەوە باز لەو حدودانە دەکات کە خوای گەورە داینایە،
وەکەئەنەما بە قەساوەتەوە دێتە پێشچاویان لۆ دەستی ببڕێ لۆ کەسێکەوە کەسێک کوشتێتەوە بکوژرێتەوە لۆ ئەوی دیکە مەسەلەن زینای کردیە محسەنە لۆ ڕەزم بکرد مالعیلم ئەگەر بێت تەمەشای نەتیجەکەی بکەیت لە نەتیجەدا کۆمەلگا هەمووی ئیسراحەت دەکا ئەو دەستە پیسەی کە دزی کردی ئەگەر ببڕێ کۆمەلگا پاک دەبیتەوە دزی تێدا نامینێ قاتیلی بەناحەق ئەگەر بکوژرێ وای لێ دێتن خەڵکی ئەمین دەبن لەبەر ئەوەی هەموو کەسێک دەگەڕێتەوە لەو قیساسەی باڵێن کەسێکەوە بێوێتن بەناحەق کەسێک بکوژی مسۆگەر بیلۆی کەوا دەکوژرێتەوە دەگەڕێتەوە ئەگەر کەسێک بزانیتن کە زینا بکاتن ئەوە ئیقامی حەدی لەسەر دەکرێ هەموو خەڵک لە نەتیجەدا تەئمین دەبی لە عەرز و شەرەف و ناموسی کەواتە ئینسان کە تەماشای نەتیجەکەی بکە ئەو پەڕی ئیجابیات و ئەو پەڕی ڕەحمەتی خوای گەوری لێ بەدی دەکرێتن نەوەک تەماشای خودی شتەکە بکە لە زاویەیەکی تەنگ بەڕاستی و ئینسافی نییە. ئەوجا دەفەرمی لەعەلەکم تەتەقون ئەگەر وا بکەن ئەوە دەبیتە مایە ئەوەی کەوا تەقوا دروست ببی تەقوا دروست ببی کەواتە تەقوا شتێکی مەطلوبە وەکو لێرە و لە چەندین جێگایت کە خوای گەورە دەفەرمی لە جێبەجێکردنی ئەحکامەکانی شەریعەتی خوا لە نەتیجەدا تەقوا دروست دەبیت تەقوا شتێکی مەطلوبە لەبەرەوە وەکو چەند جارێک باسمان کردێ ئینەما یەتەقەبەل الله من المتقین خوای گەورە تەنانەت متەقیان قبول دەکات خوای گەورە جەهەنەمی با بڵێن ئەو کەسەی کەوا متەقیە لە جەهەنەم حرامی کردیە و خوای گەورە نایسووتێنی ئەو کەسەی کەوا دەستە بە هەژ متەقیە ئیتر بەڕاستی ئەو تەقوایە مەطلوبە تاوەکو خوای گەورە لێت قبول بکات تاوەکو دووربی لە جەهەنەم تاوەکو شاد بی و بە بەهەشت و بە ڕەزامەندی خوای گەورە پێویست بە تەقوا بەچی تەقوا دروست دەبی لە نەتیجەی جێبەجێکردنی ئەحکامەکانی خوای گەورە سوبحانەهو وتەعالا تەقوا دروست دەبی کەوە گوتمان تەقوا ئەوەیەکەوە بالفعل کاتێکەوە فەرمانەکان جێبەجێ بکەی خۆت لە قەدەغکراوەکان بپارێزی بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و لە ترسی خوای گەورە لە نەتیجەدا دەبیە متەقی لە نەتیجەشدا بەروبوومەکانی تەقوات پێدەگا کەواتە جێبەجێکردنی قیساس دەبیتە مایەی دروستبوونی تەقوا دەبیتە مایەی دروستبوونی ئەو تەقوایی کە خوای گەورە لەنگۆی دەوێت كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية للوالدين والأقربين بالمعروف حقا على المتقين ذلك دا خوای گەورە باس لە شتێش کە دەکاکەوە لەسەرمانی فەرز کردیە كتب عليكم لەسەرتان فەرز کرایە لەبەرەوە گوتمان کوتیبە بەمانای ئەوە دێ کەوا وەکو زانایان دەفەرمووەتە فەرز لەبەرەوەی شت یەکەم جار وەکو فکرەیە پاشان دەبتە قەول پاشان دەنووسرێت و کە نووسراوە تەثبیت دەبی لێ کوتیبە واتە فوڕیض عەلەیکم لەسەرتان فەرز کرا ئەگەر یەک لەنگۆ گەیشتە سەرە مەرگ کاتێکەوە ئین تەرەکە خەیڕەن ئەوە بە کورتی بانێ ئاەتکە کاتێکەوە یەک لەنگۆ گەیشتە سەرە مەرگ ماڵێکی زۆری هەبوو ئەوە لەسەری فەرزە وەسیەت بنووسی لە بۆچێ للوالدین والأقربین لە بۆ داکوبابی و هەروە لە بۆ نزیکەکانی بالمعروف بەچاکە حقا على المتقين ئەوەش حەقێکە واجبێکە لەسەر کەسی متقی ئەوە بە کورتی معنای ئاەتەکە كتب عليكم إذا حضر أحدكم الموت كواتا لسرتا فرض كرا أجر يقلنجو حضر أحدكم الموت طبعا كودا جات السرمرج هم من الزانين أو كسيكوا السرمرج نشاني لبديار دكوي نشاني لبديار دكوي كوا ظاهرا بقى حساباتي بشري أو كسل مردن نزيكا لو حالتي بيويستا أو كسيكوا مالي هي مالي شي زوري هي وكزانا دفرم إن ترك خيرا خير بمعنى مالي زور دي لا چەندین جێگات کرد لە قورئانی پیرۆز خەیری بە مانای ماڵ دانا و ئینەو لحب الخەیر لەشەدید خەیر واتە ماڵێکی زۆر هەر لە ناو عرفی خۆشمان دەین ئەوە خێرێکی زۆری داوە ئەو تیجارەتەوە واتە ماڵێکی زۆری داوە بە هەر حاڵ لەسەر تا فەرز کرا هەرێک لەم کە ماڵێکی زۆری هەبی کە لە سەرەمەرگ بوو پێویستە وەسیەت بنووسی وەسیەت چەندە کەسێکەوە ماڵێکی زۆری هەیە ئەسڵ وایە سێیەکی هەتا سێیەکی ماڵەکەی لە بۆی هەیە بکاتە وەسیەت و بیکاتە خێر و سەدەقە هەتا سێیەک کەواتە کە دەگاتە سەرەمەرگ لە بۆی هەیە تەسەڕوف لە سێیەکی ماڵەکەی بکە نابی زیاتر بکە ئەگەر زیاتر بکە لەو فەرز نابلێ نیوەی ماڵم ئەوە دەیکەمە خێر لە بە فلانەشت و فلانەشت و یاخود بینە فلانە کەس ئەوە سەرەتا جێبەجێ دەکرێت نەخێر جێبەجێ ناکرێت لە سێیەکی زیاتر جێبەجێ ناکرێت بەڵکو سێیەک وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی سێیەک وەکو لە حەدیثی سعدی کوڕی ئەبی وەقاص دەفەرمی الثلث والثلث كثير سێیەک زۆریشە
سەیەک زۆریشە ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی دەفەرمێ ئەگەر پێنجەیەک بی باشتریشە مهم پێویستە کەسێکەوە لەسرە مەرگە ماڵێکی زۆریشی هەیە ئەسڵ وایە وەکو خوای لە خیری ئاەت کە دەفەرمێ حقا على المتقين حقا لەسەر متقیان وەسیەت بکە حقا لەسەر متقیان وەسیەت بکە کەواتە بەڕاستی ئەو شتە هەست دەکەی لەناو کۆمەلگای ئێمەدا شتێکی زۆر کەمە شتێکی زۆر کەمە یعنی خەڵکێکی زۆر بێ ئاگان لەو حەقی کەواتە حەق لەسەر هەموو کەسێکی متقی کە ئەسڵ وە هەموو مسلمانێک متقی بی کاتێکەوە لەسرە مەرگە پێویستە وەسیەت بنووسی یاخود وەسیەت بدە بۆی کەوا بەشێک لە ماڵەکەی بکاتە خێر بەشێک لە ماڵەکەی پێویستە بکاتە خێر ئەوجە بیراتە چی ئەو کولایەتەکە ئێستا ڕووی دەکەینەوە ئین شاء الله تعالی کەواتە ئەوجە هەتا حەدی سێیەک لە بۆی هەیە بکاتە خێر کەمتریش بی وەکو ئەو بەکر دەفەرمی خوای لە ڕازی پێنجەیەک بی باشترە لەبەرەوەی وەکو ئەو حەدیثەی کەوا سعد کوڕی وەقاص خوای لە ڕازی بی کەوا نەخۆشە دەچیتن پێ سەلەم سەردانی دەکە ئەو کاتە سعد طبعا دواتر چاچیش دەبێتەوە بەڵام ظاهیرەن وا دزانی دەمری وەسیەت دەکاتن دەفەرمی یا ڕەسوڵ الله یەک کچم هەیە ئیتر دوو لەسەر سێی ماڵەکەم دەبەخشم دەفەرمی نەخێر دەفەرمی یا ڕەسوڵ الله نیوەی ماڵەکەم دەفەرمی نەخێر پاشان دەفەرمی یا ڕەسوڵ الله سێیەکی ماڵەکەم دەبەخشم دەفەرمی بەڵێ سێیەک زۆریشە لەبەرەوەی دەفەرمی ئەگەر میراتگرەکان بە دەوڵەمەندی بەجیبێلی باشترە لەوەی کەوە لە دوای خۆت میراتگرەکانت ببنە درۆزەکەر و بچن لەولادا داوای پارە و پول بکەن کەواتە هەتا حەدی سێیەک هەموو کەسێک لە بۆی هەیە و بەڵکو ئەوی کەوا ماڵێکی زۆری هەیە وەکو لە با بڵێن زۆرێک لە عولەما دەفەرمێن حقا على المتواتە حق لەسەر ئەو کەسەی واجبە لەسەر ئەو کەسەی بەشێک لە ماڵەکەی ببەخشی لە سێیەک زیاتر نا ئەو جاگەر پێنجەیەک بی چارێک بی هەر چەندێک بیتن مهم نابی لە سێیەک زۆرتر بی نابی لە سێیەکی زۆرتر بیتن ئەوە حق لەسەر ئەو کەسەی کەوا ئین تەرەکە خەیڕە واتە ماڵێکی بەجێهێش وەسیەت بکە بەس طبعا عولەما باز دەکەن ئیسنادن لەسەر ئەو حەدیثە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی هەر کەسێک ماڵێکی هەبوو پێویستە بەڕاستی سێ شەو بەسەری دانەڕوا ئیلا وەسیەتەکەی لە بەسەری بی کەواتە پێش ئەوەی بگاتە سەر مەرگ باشتریشە نەبادا مردنێکی فوجایی ڕووی تێ بکە بە هیچ ڕانەگە پێویستە وەسیەتەکەی بنووسیتەوە بەشێک لە ماڵەکەی بداتە ئەو کەسانێکەوە میراتگری نین ئەوانی کەوا میراتگری نین چونکە میراتگر ئەوان بەخۆیان خوای گەورە سوبحانه وتعالى لە بۆیانی دانایە لێرەدا دەفەرمی للوالدین والأقربین بالمعروف ئەو وەسیەتەی لۆ چێ بکە واتە ئەو بەشەی ماڵی کەوا دەکاتە وەسیەت لەوەی ببەخشیتن دەفەرمی لۆ داک و بابی والأقربین لە بۆ نزیکەکانی بالمعروف بەچاکە یعنی وەسیەتێکی وانەکە کەوا میراتگرەکانی خۆی مەحروم بکە وەسیەتێکی وانەکە کە زوڵمی تێدا بی بالمعروف بی بەچاکە ئەوجا لێرەدا زۆرێک لە علما طبعا حقا على المتقی وتمان واتە حق واجبە لەسەر متقی ئەوەی کەوا ماڵێکی زۆری هەبی پێویستە ببەخشی پێویستە لە سەرمەرگ یاخود پێشی سەرمەرگ وەسیەت بنووسیتەوە کەوا ئەو مقدارە لە ماڵی نابی کە لە سەیەک زیاتر بیتن دەبەخشیتن بە فلانە کەس و بە فلانە کەس یاخود لە بۆ بینای فلانە مزگەت بینای فلانە خەستەخانە مهم لە بۆ کارێکی خەیر و لە بۆ کەسێکی محتاج بەجی بێڵیتن ئەوجا دەفەرمی للوالدین والأقربین لەو ئاەتێ دەفەرمی لە بۆ داک و باب و لە بۆ ئەقربین دیارە وەکو گوتمان ئەو خزم و کەسانەی دەکا کەوا میراتگری نین لەبەرەوە میراتگر بەخۆی خوای گەورە سوبحانه وتعالى وەکو لە ئاەتەکانی سوورەتی النساء خوای گەورە بەشی میراتگرانی دیار کردیە واتە کەسێک کە دەمری داک و بابی چەندە بە منداڵەکانی چەندە بە خێزانەکەی چەندە بە یاخود ئافرەت دەمری مێردی چەندە بە هەمووی تەحدید کردی خوای گەورە لەو حاڵەتی ئەقربین دەمینێنەوە مەسەلەن ئەو کەسە کە دەمری منداڵی خۆی هەیە بە تایبەتی کوڕی هەیە برا و خوشک و ئەوانەی خۆی هیچی نابن لەو حاڵەتەی لە بۆی هەیە وەسیەت لە بۆ خوشک و برای خۆی بکە لە بۆی هەیە وەسیەت لە بۆ مام و خاڵی بکە لە بۆ هەیە وەسیەت لە بۆ خاڵۆزا و مامۆزا لە بۆ ئەو کەسەی دەوروبەری یاخود هەر کەسێک کە خزماتیش لەگەڵ نییە دەزانی محتاجە و مستحقە وەسیەت بکە فلانە بەش لە ماڵم بدەنە فلانە کەسی کەواتە لە بۆ غەیری میراتگرەکان لە بەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێت فلا وصیة لوارث کەواتە کەسێک کە منداڵی هەیە داک و بابی هەیە لەو حاڵەتەی بەشی میراتگرەکان دیار بەشی بابی و داچی بەشی خێزانی بەشی منداڵەکان دیار ئەگەر لە ناو خزمەکانی خۆی یاخود لە ناو میراتگرەکانی خۆی بڵێ سێیەکی ماڵیشم لە بۆ فلانە کوڕم لێی وەرناگیرێت بەرەوەی بەشی فلانە کوڕی دیارە بەشی خێزانەکەی دیارە بەشی داک و بابی دیارە کەواتە ئەوانەی کەوا بەشیان هەیە لە میرات ئەوانە نا بەڵام ئەوەی کەوا بەشیان نییە لە میرات ئەوانە لە بۆیان هەیە وەکو گوتمان مەسەلەن خوشک و برا کە بەشی نییە لەو حاڵەتێک کە بەخۆی منداڵی هەیە
لە پاشەوی خوشک و برا هیچ بن لە بۆی هەیە کە بزانی یەک لە برایەکان یەک لە خوشکەکانی پێویست بە مساعدەوی هەیە بەشێک لە میراتەکەی بکاتە وەسیەت و لە بۆ فڵانە کەسی دابنێ لە بۆ مامی دابنێ لە بۆ خاڵی دابنێ لە بۆ غەیری میراتگرێ دەبینێتەوە مەسەلەی داکوباب داکوباب طبعا حەق خۆیان هەیە لە میرات کە وەکو خوای گەورە تەوزیع کردێ لە سوڕەتی ئەنیسا داکوباب ئەگەر کەسێک بمری منداڵی هەبی لەو حاڵەتەی شەشیەکیان هەیە داکوباب هەرێکە و شەشیەکیان هەیە ئەگەر منداڵی نەبی لەو حاڵەتەی با بڵێن سێیەک لە بۆ داچیتی ئەگەر خێزانی هەبی طبعا هەشتیەک با بڵێن چارێک لە بۆ خێزانەکەیتی ئەویت کە دەبێتەوە لە بۆ بابیتی ئەویت کە دەبێتەوە بەواتە بەشی داکوباب دیارە خوای گەورە تەوزیع کردێ بەڵام لێرە لۆ باسی وەسیەت دەکات لە بۆ داکوباب هەندێک لە زانان دەفەرمون لێرەدا ئەوە نسخ بوویتەوە ئاتە نسخ بوویتەوە بەچی بە ئاتەکەی تەوزیعی میرات لە سوڕەتی ئەنیسا لەبەرەوەی لەو حاڵەتەی بەشی داکوبابیدانە هەندێک دەڵێن نە ئەوە تەخسیسە ئەو داکوبابەی کەوا مانعێک هەیە لەوەی کەوا داکوبابەکە میراتی ئەو کوڕان وەربگرن لە بۆی هەیە بە وەسیەت بیاندات لە بۆ نمونە میرات ئەگەر کەسێک لە میراتگرەکان کەسێک مردێ کەسێک لە میراتگرەکانی کافرە میراتی ناگری مەسەڵەن کەسێک مسلمانە داکوبابێکی کافری هەیە لەو حاڵەتەی داکوبابە کافرەکەی میراتی ئەو کوڕان ناگرێت لە بۆ کوڕەکەی هەیە بە وەسیەت بە شیوانیش دابنێ بە وەسیەت لە بۆی هەیە دابنێ کەواتە دەڵێن ئەوە تەخسیسە والله أعلم ئیتر هەندێک دەڵێن نسخە بە ئاتەکەی میرات بە هەر حاڵ حقا على المتقين با بڵێن وەکو قاعدەیەش تەفسیر هەتا وەکو مەجالی جەمع هەبی لە بین دوو ئات تەوفیق لە بین ئاتەکان باشترە لەوەی کەوا بڵێن نسخە و ئەو هاش بەو شێوەی مەجال تێدا کەوا بڵێن ئەوە تەخسیسە لە بۆ ئاتەکەی سوڕەتی ئەنیسا کەواتە ئەو داکوبابێکەوە لەوێن دەرێ بەشیانێ لەبەر ئەوەی کەوا مانعێک هەیە لەوەی کە داکوباب وەربگیر لە بۆیان هەیە بەشیان لە بەدابنێ و هەروەها ئەقرەبینەکەش وەکو گوتمان غەیری میراتگرەکان ئەوە حەقە لەسەری لە بۆ خزمە نزیکەکانی خۆی ئەگەر بزانی محتاجن و بەشیان لە میراتی وینێ بەشێک لە میراتەکەی لە بۆوان دابنێتن بالمعروف بە چاکە بە شەرتێکەوە ظلم لە میراتگرەکانی خۆی نەکاتن وەکو گوتمان لە سەیەکی زیاتر بی ئەوە ظلمە و جێبەجێش ناکرێ حقا على المتقين ئەوە واجبە لەسەر کەسانێکی متقی لە خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانە من کەوا دینی خوا بەو شێوێ تێبگەین و هەروەها خوای گەورە موفق مەکات جێبەجێ بکەین و لێمانی قبول بکە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون